ئێستا بەڕاستی سەر تاشینۆ گوجاران نەماوە. شەو ساعت چەند بچین بۆ سەرچاکردن؟ ئەم شەو سەعات 11 بڕیار درراوە کە کاتژمێر 8 ئێوارە سەرجەم سەرتاشخانەکانی شای سلێمانی دابخرێ. ئەمە ناڕزاتی لە لای بەشێک لە سەرتاشەکان دروست کردووە کە ئەمڕۆ هاتوونەتە سندیکە کرێکارانی لەقی سلێمانی تاوەکو ئەم بڕیار هەڵبۆشن لێرە کاک سیبەر سڵاو لێبێ بۆچێتانێ ئەو بڕیار هەڵبۆشێنەوە بۆ کاتژمێر 8 ئێوارە دانەخرێت سەرتاشەکان. دەستان خۆش بێت. بەڕاستی سەرتاشین ئیشێکی جیاوازە، یعنی پیشەیەکە کە تۆ خەڵک هەموو کاتێک پێویستی پێێتی وەنمە کۆمەڵە کەس هەیە لە هەشتی بانی تا هەشتی ئێوارە لە کارە لە کارێکی جیاوازە ناتوانێت بێ لەو کاتە دیاریکراوە لای من ئیشکات و ئیشی ئێمە ئیشێکی خزمەتگوزاریە، یعنی پێویستە لە کاتە جیاوازەکانی شە هەبێت و ئێمە حکوومەت هیچ کۆتوبەندێکی بۆ دانە ناوین. ئێمە بین دانیشین کاتێک دیاریکراوە بێت بڵێ ئێمە لە هەشتی بانی بۆ شتی ئێوارە ئیشکەن. ئێمە خۆمانی جایوە ئەم کێشان دروستەکەین بۆ خۆمان لەبەرەوە ئیشی دەلایکی ئیشێکی حڕە کۆمەڵەکە زێشوان بۆ یەکرێت ناتوانێت بە ڕۆژا بێت. بەشڵوانی ئەدەی لە سەرتاشەکان بەو شێوازە بێت کە ئەو بڕیارە لەبارەوە درابێکە بۆ ئیسراحەت بە کارمەندەکانیان بن. وەکو ئیسراحەت ئەو کەساکێتەوە سەر خۆی چکە وەکوتم کە ئیشەکە حوڕەت و حوڕی ئیسراحەت کاتەکە توانی بی بەخۆت تۆ توانی دوی نیوەڕۆ بیکەیتەوە دەی بەیانی بیکەیتەوە، یعنی کاتێک نییە ئیجبار کرابێتی تۆ هەشتی بەیانی وەکو دەوامێکی ڕسمی دایرە نییە، ئیشێکی تایبەتە کە تۆ ئەتوانی هەر کاتێک لێ ئیش بکەیت. لەبەر تۆ ئەتوانی ئیسراحەتەکەی خۆت بخەیتە بەیانی بخەیتە نیوەڕۆ یاخود بخەیتە ئێوارە تۆ پشۆکان بەدەست خۆتە تۆ دەی بەیانی ئیشەکەی تا 12 ڕێستێکەکەی بە خۆت تا سێ دەستەکەی تۆ بە ئیش تا کاتی نانخواردن لە دوای نانخواردن ئیسراحەتەکەی تۆ بەخۆت لەبەر ئەو ئیشە ئێمە حوڕە. دەروون منەمە ئەوە لەوە پرسبوو سندیکە کرێکارانی کوردستان ومنە ئێوە چەند لەگەڵ بڕیاریان کاتژمێر 8 دابخرێ. خۆی ئێمە بەڕاستی دوێنێکە و برادرانەوە کۆبوونەوەیان کرداوە ئێوەیان کرد کە دابخرێ سەعات 8 ئێمە لیژنەمانە بوو وەکو باسشم کرد لە کۆنگرەکەیە ئێمە نیژنەکانی خۆمانمان کۆکردەوەی کە لێرە بوون هەرێکیان نوێنەری گەڕەکێکن ئێمە بێ بکەین بە زۆرینە و کەمینە لێرە لە سەعاتکە لە دەستی ئێمە ئەوەنەیە بزانین پشتیوانی کاملایان زۆرتر بوو بەڵام ئەو کەمینەیەک بوون کە داوایان کردووە بزانیان نەچوونە 10 نەفەر بۆ 12 نەفەر ئێمە وەکو دەلاک لەوانێت چەند هەزار سەرتاشمان هەبێت لە سلێمانی لەبەرەوە بە زۆرینە ئەمان ئەڵێ ئێمە لەگەڵەوەیان نین کاتمان بۆ دیاری بکرێت چونکم ئازادی تۆ هەر کاتێکی توانێت کەس نهاتۆ بڵێ بۆچی یا دوای ئەوە حکومت کاتێکی بۆ تۆ داری نەکرۆ بڵێ تۆ لە هەشتی بانیە بێت 12 شەو ئیشکەی من سعات 9ەکەمەوە دایکەمەوە درەنگ هەڵەسم دەخەو یا دوای ئەوە من ئێستا خۆم بەوەی دەوام و بە حکمی شوکارەکان بۆ شەو مەجالمەیە خۆم شخصی خۆم شەوانەچم چاچێکم کە لە ئۆزی یعنی ماکرێ ئێمە ڕێگە لەمانە بگرین خۆی زۆر لایەنەیە زۆر کەس هەیە بەڕاستی زۆر لەم سندیکە ئێوە چۆن ڕێگری دەوە ئەکەن کە بۆ نمونە ئیسێغلالی شاگردەکانیان بکەن دەوامی زۆریان پێنەکەن چۆن ئەم بابەتە ڕێگەخەنیەوە. من پێ خۆش بم پرسیارە زۆر جوان بوو ئێستا بەڕاستی سەر تاشینۆ گوجاران نەماوە شاگردیان نییە تایبەت لەوانەیە ئەم پیاوە خۆی سەرتاش ئەزانێ شاگرد نەماوە گوجاران کرێکار بێ بەڵام بەناوی کرێکارەوەی ئەجینا هەر سەرتاشی ئەمڕۆ بۆ نمونە 3 مێزی هەیە 3 کەس لەوێ ئیژەکە ئەم کەسانە پارە بۆ خۆیانەکەن شتێکی ژێن بە خاوەن دوکانەکە مەسرەتی کارەبا و ئاو کرێ دوکانەکە یعنی شاگردیان نییە تا من ئێستا کرێکارێکی لابێ بۆ نمونە سیبەر تەواوە تاکسیبەر کرێکارێکی لابێ من نەتوانم لێ کۆڵینە لەوە بکەم ئەم کرێکارە لە 8 ساعات زیاتر ئیشی بێنەکە بەڵام خۆی حوڕە خۆی خاوەنکارە خۆی دەتوانێت ساعات 12 بڕاتەوە. بڕیاری چی درا 8 داخرێ دانەخرێت ئێمە لەگەڵەوەیان بە زۆرینەکە ئەمڕۆ کۆبووینەوانەیە لەگەڵەوەیان کە دانەخرێ و بەیانیش لەگەڵ فازیلا دانیشتنی لەسەرەکەین و زۆرینیان لەگەڵ ئەویانین کە دابخرێت و ئەڵێن ئێمە شوکاری خۆمان ئازادە بۆچی تەوقێ بکەین نەملی خۆمان. شەو ساعت چەند بچین بۆ سەرچاکردن؟ ئەم شەو ساعت 11 ئەگەردانی خسبێمەوە یاسا لێ بچین. باشە لەبارەی نرخەوە نرخ بە شێوازێک دەشوێنێ بە 30,000 بە 5,000 بە 15,000 50,000 دیلانێ مەڕوونکردنەوەمان نا من خۆم لەوەتەی هەم 5,000 چونکم سەری من باید سێ پێوەیە بەس 5 ئێمە لەبەرەوە ئیلاگە بێ تۆ باید دی پێوەیە لەبەر ئەوە ئەم پیاوە ئازادە کەس نەهاتۆ تا ئێستا سکاڵای نەهاتۆ بۆ لای ئێمە بڵێ چوم سەرم تاش کردووە لای کاگاوژین وڵا کاگاوژین زیای لە مەسەندووە یعنی ئێمە گرفتێکە خۆمان لە بێ ئیشیا بەڕاستی ئێمە بە شاگیری ترمان زۆرە بۆ نمونە من حەزەکەم باسی ئێمە بکەم لێرەوە پەیامەم بگا کە من ماوەی هەفتەیە 10 ڕۆژە ئیشی لەسەرەکەم جاران سەرداشێکە چوو هەوەی ساعت تازە بکاتەوە 23,000 چوو ئێستا 86,000 لێ سەنن باەمە بچین داوای ئمە بکەین ئەمەمان لەسەر لابن نەوەکم بڵین کاتمان بۆ دیاری بکەن نرخمان بۆ دیاری بکەین لەبەرەوە ئێمە کۆمەڵێ داواکاریمانەیە چەند ڕۆژێکە خەریکین پێشەوەی ئەم حاڵەتەش ڕووبا بەڵام لەم کاتەیە بۆی ڕامانگەیان کە زانیمان بۆی پشێویە دروست نەبێ خەڵک بزانێ خەڵکیش ئاگای لەوە بێ کە ئێستا دوێنێ لە بازیانەوە بڕیارە دراوە ئەم شەو 100
کەس تەلەفۆنی بۆ بکرۆڵەکە ئەمە چی کردواتە ملمان ئێمە تا هەش کارکەین ئێمە ئازادی من بە ڕۆژ بەیانیان لە داوام تا نیۆڕۆ دەلاگە خانەکەمەوە لەبەرەوە ئەمە من بە باشی نازانم و داوا لەو پارێزگا و لەو قەزاو نەحیانەجەکەم کە ئەم بڕیانیاندا و ئەم بڕیارە هەڵوەشێنەوە ئازادیان کرد کابرا ئازادە تۆ نەت غازی بۆ دابینەکەی نەکارەبای لێوەرناگری ئەگەر ئەم شتانی بۆکە توانی و کاتە تەوقێ بکەیت دەمەلی بڵێ کاکە تۆ بۆ دێ لە سەعادە بۆ نەبیشکە من هاوکاری دەکەم سپاس بۆ ئێوە بەڵێ ئەوەی کە جوبیسیوە تایبەتە بە کاری سەرتاشخانەکان بۆ ئەوان داوا دەکەن کە لە کاتژمێر 8 دوکانەکانیان دان.